قسەوباسی زیاتر دەکەین لەسەر هەڵبژاردنەکەی سەرۆکایەتی ئەمریکا کە کێبڕکێکی توندی لە نێوان کۆماریەکان و دیموکراتەکانە دروست کردووە و چاوی جیهانیش ڕاستەوخۆ لەسەر ئەم هەڵبژاردنەیە کە ئەم هەڵبژاردنە دەوترێت چارەنووسسازە بەنیسبەت سەرجەم جیهانەوە بە ئەگەری یەکلاکردنەوەی هەڵبژاردنەکەدا لە نێوان دیموکرات و کۆماریەکانە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ئابووری جیهان دروست دەکات. پرسیارەکانەوەی ئاخۆ ئەو گرێبەستانەی یاخود ئەو ڕێکەوتنانەی کە لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا لە نێوان دۆناڵد ترامپ و کۆی گشتی جیهان دروست ببوو و ڕێکەوتنی لەسەر کرابوو، قسەوباسی لەسەر کرابوو، ئاڵۆزیەکان ڕەوی بوونەوە لە سەردەمی بایدن لە ئەگەری سەرکەوتنیدا چی لێ بەسەر دێت. ئاخۆ بایدن دەتوانێت 4 ساڵێکی باشتر بۆ جیهان فراهم بکات نەک بۆ خودی ئەمریکا. ئێمە قسەوباسی زیاتر دەکەین لەسەر ئەم تەوەرانە و چەندین تەوەری تریش تایبەت بە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا با میوانداری زۆر بەڕێژ سەردەشت تۆفیق نووری کە بەڕێزیان شیکەرەوەی سیاسی و ئەندامی کۆماریەکانیشن. کاک زەردەشت ئەم کاتت باش، سوپاس بۆ ئامادەبوونت، یعنی کەمتر لە ڕۆژێکی ماوە بۆ هەڵبژاردنەکەی سەرۆکایەتی ئەمریکا. دەمەوێت وەکو ئەندامێکی کۆماریەکان بزانم بیر و بۆچوونی تۆ چیە لەسەر ئەم هەڵبژاردنەوە خوێندنەوەی بەڕێستان وەکو ئەندامێکی کۆماریەکان چۆن دەبێت، چێ لە پێشەوەی و دواتریش قسەوباز لەسەر ویلایەتانە دەکەین کە یەکلاکەرەوەی دەنگەکان. ئەم کاتی بەڕێستان بینەرانی کورسانیویز باش بەڕاستی بەنسبەت ئێمە کۆماریەکان زۆر گەشتبینە بین و ئەبینین کە مێژووی 2016 بارابێتەوە بۆ سەرکەوتنی کۆماریەکان و سەرۆک ترامپ کۆتاییە. ئەگەر ئێمە باسی ڕاپرسی بکەین، ڕاپرسیەکان و مێژوو هەیە ڕاپرسیەکان بە شێوەیەکی دقیق نین و ڕاپرسیەکان بەڕاستی لە جێگای پێویستان لەسەر ئاسی سیاسەکان نە لەسەر ئاسی با بڵێن زانستیەکە. ڕاپرسیەکان بەڕاستی زۆربەی لەلایەن ئەو دەستگانەوە ئەگرێ کە پاڵپشتی بایدنن و لە ڕاپرسیە یا لە توێژینەوەی عادەتەن ئەتیما دەکاتە سەر ئەو سامپڵێک کە هەڵێ بژێرێ ئەو سامپڵانێک کە هەڵیانە بژێرن دایمە زۆربەی دموکراتە و کەمێکی زۆری کۆماریەکان کاتە بە شێوەیەکی ئۆتۆماتیک ڕاپرسیەکان بەلای بادێن ئاچێ لەوە هەموو میدیا گەورەکانی ئەمریکا با بڵێن بە CNN-ەوە MSNBC-ەوە NBC-ەوە ئەمەی بە شێوەیەکی ڕاستەخۆ ئاشکری باتنەکەن و بانگەشای بە شێوەیەکی ئاشکری بۆ ئۆکەن کە لە مێژووی ئەمریکا نەبووە جگەر لەوەی ئەو 5 کەمپەنیەتێکە گەورەکانی وەکو تویتە و ئینستاگرام و ئەوانی کەش بە شێوەیەکی ئاشکرا هەشتێک پەیوەندی نەگەتیڤی هەبێ ترامپەوە بلۆچیەکەن و بە شێوەیەکی نەگەتیڤ شتەکانی سەرۆک ترامپ شکراکەن کاتە بەڕاستی ڕاپرسی قیاز نییە. ئەگەر ئێمە بیتمان نەچێتەوە لە 2015 ئێمە لە ساسە ئیرابوو بێمە کۆمارەکانی سەرۆک ترامپ کە سەرۆکایەتی ئەمریکا واتەوە 90 ئیرابوو بە هیلاری کلینتن لە دوای ساعانەوەی شەوەوە ڕۆژی سێشەمەی با بڵێن 2016 لە ساعانەوە دەکەوت. بەڵام کۆمەڵە میکانیزم هەیە بەڕاستی زۆر کاریگەرە لەسەر هەڵبژاردن ئەمریکا. بۆ نمونە دیموکراتەکان بۆ ناسراون زۆر پێشوەختەکەن کۆماریەکان بەوە ناسراون کە ڕۆژی ئێتیخابات با بڵێن ڕۆژی هەڵبژاردن ساعاتێ ئادەنگایان. بەڕاستی من ویستم شتێکی ماتماتیکی بچوت پیشانی بینەران بوون چونکە لە ڕیپۆرتەکە شاباسیان کرد هەروە بە شێوەیەکی ساکار نووسیمە وەکو لە ڕیپۆرتەکە باسیان کرد سەرۆکایەتی ئەمریکا سەرۆکی ئەمریکا پێویستی بە 270 خاڵات پێشەوەی با بڵێن ئینتیخاباتیش دەست پێ بکە دیموکراتەکان لەبەرەوەی هەنگە ینی بایدن پێشەوەی ئینتیخابات دروستکە 209 ببرە بە 209 خاڵی هەیە کاتە بایدن تەنها پێویستی بە 61 خاڵەیە. ئێمە 121 خاڵمان هەیە پێش ئینتیخابات دەست پێکا. مەبەستم چیە پێشەوەی ئینتیخابات دەستکا؟ مەبەست بە وڵاتانی هەیە کە بە شێوەیەکی ترادیشنال دەنگ بە کۆماری یا دەنگ بە دیموکراتەکان پێویستمان بە 149 خاڵێ بۆی 270کە دەستگیر بکەین. بدایەتەوە ئیشی ئەمە زۆر قسرە لە ئیشی کەواتە ئەگەر بە پێی ئەو ئامارانە بێ یاخود بە پێی و داتایە بێ کە بەڕێزە دامەژت پێدا سەرکەوتنی دۆناڵد ترامپ کەمێک قورسەوە دوورە لە بوونەوە بە سەرۆکی جارێکی دیکە بە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا.
دەخی قورس نییە چونکە ئەمە میکانیزم و ئەمە ئۆتۆماتیکی هەڵبژانی ئەمریکا لە 2016 وا بووە با بڵێن لە 2014 وا بۆ دان ئێستا با بڵێن وڵاتی کالیفۆرنیا ئۆتۆماتیشیان وڵاتە لە ئەمریکا 55 خاڵی هەیە لە 55 خاڵە زیاتر نیە لە ئۆتۆماتیکیان یەکسرە چێت بۆ دیموکراتەکان نیویۆرک کە خاڵی هەیە ئۆتۆماتیشی یەکسرە چێ بە دیموکراتەکان کاتە هەنگی وڵاتی لە حەجم و سایزە گەورن بۆ خاڵیان زۆرتر ئۆتۆماتیشیانە چێ بۆ دیموکراتەکان بەڵام کاتە ئیشی ئەمە چییە ئەبێ سەرۆکشان هەمان سەرکەوتن دووبارە باتەوە کە وەختی خۆی پیانەوە بلو ستیت یعنی ئەو وڵاتانی کەشین دیموکراتیان وەکو پەنسیلڤانیا و ویسکۆنسین و میشیگن و کارۆلاینە ئەوانە لە 2016 بە شێوەیەکی زۆر مفاجئ بردەوە ئەبێ ئەم ساڵی ئەگەر نەیبینەوە بە هیچ شێوەیە ڕێگامان بۆ 270 قورسرە بێت کاتە کارکردن لەسەر ئەوەیە پێشگەر لە وڵاتانەی خۆمان کە بەسۆگەرن ئەبێ هەنگە وڵات بە شێوەیەکی ترادیشنال دەنگێن بە دیموکراتەکان. زۆر باش ئەو هەڵبژاردنەی کە لە ڕێگەی پۆستەوە کراوە یعنی تا چەندە ئێوە وەکو کۆماریەکان لە دروستی هەڵبژاردنەکە و لە دروستی بەڕێوەچوونی میکانیزمی هەڵبژاردنەکە دڵنیان و تا چەندە دانی پێدادەنێن بەڵێ هەڵبژاردنێکی دروست بووە بەڕاستی پەساوی لە ڕووی یاساییەوە هەڵبژاردنێکی دروست نییە بۆ چونکە پرۆسەسێکیان بەکار هاتووە لە یاسا و لە مێژووی ئەمریکا بەکار نەهاتووە کاتامان چیەکەن لە وڵاتانی دیموکراتن ئێستا من لەوانەیە شتێ بڵم لەوانەیە بینەری کۆلایسەیە بێ لەم وڵاتی کالیفۆرنیا باڵەتیان نردووە بۆ مشک و لەگەر ڕێزمە خەڵک کە ئاژەڵە لە ماڵەوە بە ناوی ئاژەڵەکان و باڵەتیان بۆ نردن کاتا و گەرە و باڵەتانە پڕکاتەوە بە ناوی پشیلەکەیەوە یا بە ناوی ئاژەڵێکی هەبێ لە ماڵەوە ئەینێرێتەوە بەبێ ئەوەی هیچ دقیقەیەکی لەسەرا بێ پێ ئینگلیزی با بڵێن لە زمانی هەڵبژاردنە پێڵێن unsolicited ballot حکوومەتی با بڵێن ستیت کالیفۆرنیا بۆ نمونە 10 ملیۆن باڵەتی هەبوو کە نیوەی ئەو 10 ملیۆنە با بڵێن هەمووی کۆچکەری یعنی بە هیچ شێوەیەک ئێمە ناتوانین تدقیق لەوە بکەین تەستیقەکردن بە سیستەمەکە کە ئەم زەلامانە مافی دەنگکردنیان هەیە کاتە بە شتێکی زۆر نایاسایی کەواتە هەل لە ئێستەوە پێشێلکاری لە شێوازی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکەدا لەلایەن ئێوە تۆمار کراوە وادان بەوە دادەنێن بەڵێ پێشێلکاری هەبووە و دەنگەکان وەکو دروست نییە وەکو کۆماریە بەڵێ بەبێ گومان ێستا ئەو کەیسە وردەوە دە ڕێگای خۆی سوپریم کۆرت با بڵێن گەورەترین دادگا لە ئەمریکا جاران زای باڵێتت کردا ئەوەی شارەزا بێت یاوەی دەنگدەر بێ لە ئەمریکا کە باڵەتەکەم کرد و بەبەریدا بوونادایە ئەوایە شایەتێکتە بووە ناوی خۆی و عنوانی خۆی و عنوانی وەزیفەکەی بنووسیە بۆ یەکە شتێ دروست بوو کۆنتاژی شایەتەکە کەنچێ شایەتە ئێستا سوورتەی وڵات دیموکراتی شایەتەکەیان لایە کاتە من ئەگە باڵەتێک مەبێ ئێستا بێمە دەست کراوسەکەم بە ناوی منیشەوە توانێ بیباتەوە بەبێ ئەوەی کەس تەطبیقیکە کاوە ئیمزای بنە یادەنگی بنە شتێک کەژێ میکانیزمی شکایەوە گرنگە بۆی ئەوانەی بەتابەتی گرنگیانی لە زانکۆکانە پێڵەن هاڤستین بە زمانە کوردەکەی وابزانانی ئەڵێ دروبێنە سەلامێک گەنێری بۆ گەڕەچێک کە گەڕەکەەکە هەمووی دیموکراتە سنووخێشیەتی ئەڵێ بڕۆ باڵەتەکان لەو خەڵکە کۆکەنەوە کە دەنگیان نا بۆ دیموکرات و بیکەرە ناو باڵێتەکەەوە بەپێ بزانانی ئایامانە مافیانەیە بەپێ بزانانی ئیمزان تەوا بەبێ ئەوی بزانانی کە مافی ئەگەر هاوڵاتی ئەمریکیش بن چکە هەیەکیان تومەی یاساییان لەسرە مافی زۆر باشە کاک زەردەژمن ینی مەبەستمە ئەم پرسیارە بە وردی وەکو خۆی وەڵام بیتەوە لەلایەن دیموکراتەکانیشەوە هەمان گلەی و گازەندە لەسەر بەڕێوەچوونی ئەو هەڵبژاردنە پێشوەختەیە هەیە وا گلەی و گازەندە دروست بووە لەسەر پێشێلکردن لە بەڕێوەچوونی پرۆسەی دەنگدانەکەدا بەڵێ دیموکراتەکان بە شێوەیەشی بڵێن تعبیریەکەن یاخود داڕشتنی بۆکەن ئەڵێن ئێوە بترسن ئەبێ با بڵێن سیقەتان هەبێ و متمادەتان هەبێ بە هاوڵات و خەڵکی ئەمریکی کەشتی ساختە و تەزویر ناکات و باڵەتەکان وەکو خۆی ئیمزا و ئەینێرێت و ئەخاتە سنووقەکەەوە ئەمە لە عالەمێکی خەیاڵە بەڕاستی شتێکی جوانە بەڵام لە ڕاستیە شتێکی تەواو نییە چکە 5 ملیۆن خەڵکی نایاسایی لە ئەمریکاژی
زۆربەی ئەو خەڵکە نایاسانە لە وڵاتەکان ئەژین کە بەدەست دیموکراتەکانەوە کەواتە دیموکراتەکان لە هەمان حسابی هاوڵاتی ئەمریکیان بۆ کات و هەوڵیانەیە کە دەنگ بە خوانە لەگەڵەوەی کە هاوڵاتیش قەشەکە با دەنگ کە شتێکی یاسایش نییە. زۆر باشە کاک زەردەرجیانی لە ڕاستیە من مەبەستی پرسیارەکەم بۆ ئەوە بوو ئاخۆ ئەگەر دیموکراتەکانی شەمانگلی و گازندیان نەبێت کەواتە ئەم وەڵامانی بەڕێستان وەکو کۆماریەک ینی پاساوێکە بۆ ئەوەی کە دەنگەکانی ترامپ ڕوو لە کەمی دەکات وە لە ئەگەری دەرنەچوونایە بۆ سەرۆکاتی کۆمار چونکە پێشتر بەڕێستان ئاماژەتان بۆدا کە لە 170 دەنگەکە کە پێویستی پێێتی دەنگێکی کەمی دێنێت ئەوانی دیکەی دەڕوات بۆ دیموکراتەکان و لەم بابەتی بالێتەیە کە بەڕێستان ئاماژەتان پێدا ئەمیش هەر جۆرێکە لە پاساو بۆ ئەوەی کە دەنگی ترامپ کەمی کردو ئاخۆوەکو پاساو ئێمە سەیری بکەین یاخود نەخێر ئەمە کاری لەسەر دەکرێت و دواتریش لە دەرەنجامەکانە یەکلا دەبێتەوە. نەخێر ئەوە پاساو حقیقەتێکە ڕاستیەکی هەڵبژارنەکانی ئەمریکا کە هەموو جارێ هەڵبژاردن ڕوەیات ئەمە ڕوێ ئەمە شتێکی تازە نییە تەنها تازایی شتەکەم وایە کە بە شێوەیەکی ئاشکرا باس نەکراوە بۆ خەڵک ڕوون نەکراوە. وەچکرد لەوە عادەتەن کە کولی 4 ساڵێکە با بڵێن هەڵبژاردن یەکە لە حیزبەکان لە کۆمارەکانیشی لە دیموکراتیەکانشە بە دوای وەسیلەی تازەیە ئەگەرن بۆ هەڵبژاردنەکان بنەوە. ئێستا میکانیزمێکی تازە پیابووە لەگەڵەوە حەب بۆ جوابانەوە بەڕێزە کە پاساو نییە پێڵێن voter suppression نییە بە زمانە کوردیەکەی. بۆ نمونە من لە میدیاکانی ئەمریکا و دیموکراتەکان لە میدیا گەورەکان و دیموکراتەکان لێرە باسی واکەن کە سەرۆک ترامپ بە شێوەیەکی ناڕاست 20 نقطە بۆ نمونە 20 خاڵ لە فلۆریدا لە دواوەیە بۆ ئەوەی ئەو کەسانەی کە بە تەماش بن بە سەرۆک ترامپ نەچنە دەرەوە دەنگ بن بۆی بڵێن بۆ ئەو 20 نقطە لە فلۆریدا لە دوایە ئەگەر بڕۆین دەنگ بین یا دەنگ نەیەین هینێک نییە ینی کەیسە دروست ناکە نایباتەوە کاتە پێشگەل لەو میکانیزمانەی کە باسماکە میکانیزمی سپرشن بە میکانیزمی بەکارێنی کە بەپێی یاسا شتێکی نایاساییە بەڵام بەکارێنین و بەڕاستی دووچاری زۆر باشە سەرڕای هەموو گلەی و گازندەکان لە ئێستادا دەنگی کێ لە پێشەوەیە بە پێ راپرسیەکان کە ئاکرێ لە هەنگە شۆن بە نقطەیەک لە پێشەوەیە یا بە نقطە لە پێش بەڵام لەگەڵەوەکم راپرسیەکان لێرە زۆر گرنگ ئێمە سایری ناوی راپرسیەکانی دەستگا راپرسیەکان کەین ئەگەر ئێمە سەیری راپرسیە بکەین کە دوێنێ کراوە ساعت 9 شەو ناوی ترافلگەیە ترافلگە راپرسی کرد 2016 وتی سەرۆک ترامپ دەرەچێت بە پێ ترافلگە سەرۆک ترامپ لە زۆربەی ئەو وڵاتانەیە کە ئێمە پێویستەکە بیبین بە 9 نقطە بە 2 نقطە لەوە زیاتر نا لە پێشەوە ئەگەر ئێمە سەری راپرسیە بکەین با بڵێن پۆست کردێتی کە دەستگایەکی میدیای دیموکراتەکانە ئەلە سەرۆک ترامپ لە وەسکانسن 17 پوینت 17 خاڵ لە ڕاستی هیچ ڕاستێکیان نییە چونکە ئەگە سەری پۆڵەکانیش کەم بایدن لە پێشەوە لەو لاتە بە نقطەیە بە 4 نقطە لە پێش سەرۆک ترامپ ئەمە میکانیزمێکە بۆ شێوە پۆڵانە بۆی دەنگەری کۆماریەکان زۆر بەو پێی کە کێبڕکێکە زۆر تون بۆتەوە و کەمتر لە ڕۆژێکی ماوە بۆ دەنگدانی یەکلاکەرەوەی کە سەرۆکی ئەمریکا هەڵدەبژێرێ و چاوی جیهانیشی لەسرە لە دیوێکی دیکەوە لە ناوخۆی ئەمریکادا دڵەڕاوچێکی زۆر دروست بۆ ئاخۆ چێ دەبێتە سەرۆکی وڵاتەکەیان بەڵام لە ئەگەری سەرنەکەوتنی ینی لایەنێکیاندا ئەگەری پشێوی هەیە هەندێک لە ناوەندە میدیاکانی جیهانیانی ئەو دڵەڕاوچی ئەمریکیەکان ناشارنەوە کە ئەگەری کێشە هەیە و ئەگەری دووبەرەچیەک هەیە لە نێوان کۆماری دیموکراتەکان ئەمە تا چەندە نزیکە لە ڕاستیەوە ئەم دڵەڕاوچیە تا چەندە لە دواییدا کە دەرەنجام ڕادەگەێنرێت ئەگەری کێشە و گرفت لە نێوان هاوڵاتیانە دروستەکات شەشێ لە نێوان هاوڵاتیانە دروستەکرا چونکە نە ئێمە وەکو کۆماریەکان هەڵبژاردنمان لە ئاسایی و یاساییە نە ئەوان هەڵبژاردننی سەرۆک ترامیان لە ئاسایی یاساییە نە ئێمە ئەوان قوبوڵەکەین و نە ئەوانیش ئێمە قوبوڵەکەن بە نیسبەتی کێشەوە کە وڵاتی یاسایە بەڵام تۆخواکەی هەمێک کێشەی بچوک دروست بێ لەم لاولا بەڵام بە شراوان نابێ و ئەمە شتێکی تازە نییە لە کاتی هەڵبژاردننی ئۆبامە زۆربەی خەس پێی ناخۆش بوو کە ئەوان وا ناویان نابوو کە کابراش لە کەڵچەری ئەمریکا بێ بە سەرۆکی ئەمریکا زۆربەی کەس واسی لە ئیشەیە گیر و گرفت دروست
لە 2016 دوای سەرکەوتنی سەرۆکچان هەیە گیر و گرفتی بچووک لەم لە ئەولاد دروست بوو ئەمجارە بەس بۆ شێوە فراوانیە نابێت کە لە هەنگە شوێن باسەکرێت. زۆر باشە کۆماریەکان گلێ و گازندیان هەیە لە دیموکراتەکان کە لە ڕێی بالێتەوە هەوڵ دەدەن ینی خروقات یاخود پێشێلکاری لە دەنگدانا بکەن ئەو کەسانەشی کە بالێتەکانیان بۆ دەچێت یاخود پێشێلکاری لە دەنگەکانیانە دەکرێت بێ ئەوەی کە لە واژۆکانیان لە ئیمزاکانیان بکۆڵڕێتەوە ینی بێ ئەوەی کە بپرسرێت ئاخۆ ئەمانە شمولی دەنگدان دەکەن یاخودنا وەکو جەنابەت ئاماژەت پێدا دەوترێت ئەمانە دەنگدەری دیموکراتەکانن ئەمانە هەمویان ئاماژەت بەوە کرد کە ڕەوەندن کە لاجی ئەنڕوو لەو وڵاتە دەکەن لەنێو ئەم ڕەوەندانەدا ڕەوەندی کوردی هەیە ئاخۆ ڕەوەندی کوردی خۆی یەکلا کردوێتەوە دەنگ بەچێ دەدات لەگەڵ کیایە چۆن دەتوانرێت سوود لە دەنگەکانیان ببینرێ بەڕاستی بڵێن ئەو ڕەوەندەی کورد لە ئەمریکا بە شێوەیەکی ئەوا زۆر نییە کە بتوانێت کاریگەری هەبێ لەسەر ژانی ئەمریکا وەکو کەمینەکانی تر لە ئەمریکا بۆ نمونە ئەربینیەکان پیانەوەترێ لاتین هەتا بۆ ڕادێشی کەمیش با بڵێن عربانەی کە لە ناوڕاستی شاهاتەوە عادەتەن کورد من ملاحەزەم کردووە بێت پێژینەوەی خۆم بە شێوەیەکی گشتی بە دیموکراتەکان لەبەرەوەی زۆربەی کۆچکەر و پەنابەرن و عادەتەن دیموکراتەکان بە شێوەیەکی گشتی بۆ کۆچکەر و پەنابەر باشن یعنی ئەگەر یەکی بە تەمای کۆچکردن بوو بێ با بڵێن لە بۆ ئەمریکا لە زمانی دیموکراتەکانە بە شێوەیەکی ئاسان فیزەشی وەرەگرێت و بە کۆچکەر ئەوتێ سەرۆکچان بووە بەڕاستی ئەو جۆرە کۆچکردانی وەسانوە و دیموکراتەکان بە شێوەیەکی گشتی لە وڵاتانە یارمەتی حکومیان وشیال و تامینی سەحە و بۆ خەڵکی کۆچکەر و پەنابەر بە شێوەیەکی گشتی کەواتە ئەوان هەچی کۆچکەرێ بێ بە شێوەیەکی گشتی بەڵام دیموکراتەکانە ئاژێ و مادەمێ بە باسی کۆچکەر و ئێمە پەنابەرمان کرد ئەمێکی زۆر گەورە هەبێ و کاریگەرێکی گەورە هەیە ئەبێ لەسەر هەبژاردنەکانە لە زمانی ئۆباماوە با بڵێن لە تەرمی دووهەمی جۆرج بۆشی کوڕەوە تا زمانی ئۆباماوە تقریبا با بڵێن جنسی ئەمریکیانە بە 23 ملیۆن کۆچکەر و پەنابەر هەر بۆ مەبەسی هەڵبژاردن بۆ ئەوەی بەلا دەنگبەند بە دیموکراتەکانە بەڵام خۆ لە بەرامبەریشدا دۆناڵد ترامپ لە ماوەی 4 ساڵی کارکردنیدا هەوڵی زۆری داوە بۆ ئەوەی کە هەلی کار بڕەخسێنێت هەم بۆ ئەوانەی کە ڕویان لە وڵاتە کردووە هەم بۆ هاوڵاتیانی ڕەسەنی ئەمریکیش ڕاستە ئەو جۆری هەلی هەڵانەی کاڵ دروست بووە بۆ ئەو کەسانەیە کە بەڕاستی بەتەمام بوویان نیازی پاپیانە بێ بۆ نمونێمە کۆمەڵە پەنابەر و کۆچکەرمان لە سۆمالیا و بەهاتوو نیازی کارکردنیانێ نەتوانای کارکردنیانێ نەزمانیان باشە بڵێن زمانی با بڵێن بڕوانامەی پێویستیانەیە کاتە ئەو جۆرە کارانەیە کە هەڵەکەی بەڕاستی بۆیکی هەڵک بە زمانی ئینگلیزی پێڵێن سکیلفول ینی سکیلی هەبێ یا بڕوانامەی هەبێ بۆی توانێت لەو کارانە جێخۆی کاتەوە عادەتەن کێشەیەکی بچووکێەوە لەو مۆزۆی پەنابەر و کۆچکەر هەڵبژاردنەکەی کە پەنابەر و کۆچکەر ئەگاتە ئەم وڵاتە لە ئەمریکایە لە وڵات ساڵێکی ئەوێت تا جێگاپی خۆیە کاتەوە بێ بە بەشێ لە کەڵچەرەکە و زمان پێرەبێتڕاپە زۆربیان دەستیان بۆ هەلا کارکرد ئەو هەلانە کارانەی زۆر باش ئەگەر یەکێ بێ بە کاربەدەستی حکوومەتی فێدراڵی زەحمەتە شکارێک و پەنابەرێک کە تازەگاتی ئێرە بێ بە کاربەدەستی حکوومەتی فێدراڵی یا لە گەورە ئیشکاتچکە مجموعە دۆکیمنت و مجموعە شتی ئاسان نییە زۆر باشە لە ئەگەری سەرکەوتنی بایدندا پێدەچێت ئەو ڕێکەوتنانەی کە لە ماوەی 4 ساڵی ترامپدا کاری لەسەر کراوە و ترامپ هەوڵی جدی بۆ دابوو هەم لە ڕووی پەیوەندی نێودەوڵەتیەکانەوە ڕەوانەوەی گرژیەکان لە نێوان هەم کۆریای باکوور لەلایەکی دیکە رووسیا و پەیوەندی ئابوووریەکانی چین ڕێکەوتنی ئەتۆمی لەگەڵ ئێراندا ئەمانە ڕێکەوتن گەلێک بوون کە ترامپ بەوردی ئیشی لەسەر کردبوون لە ئەگەری سەرکەوتنی بایدندا ئەم ڕێکەوتنانە چیان لێ بەسەر دێت لەسەر هەمان ڕێڕە و دەڕوات یاخود نەخێر استراتیژێکی نوێ دێتە ئارا و ئەم ڕێکەوتنانە کاریان پێ ناکرێت پرسیارێکی زۆر جوانە چگاوە زووش باسەکرێت هەتا لە واشنگتن بایدن بەتەمانە پامەد بێ بە هەرچ گرێبەستێک کە سەرۆک ترامپ کردێتی بە تاوەتی گرێت ئێران ئەو ئابلوخانێکە لەسەر رووسایە
لەگەڵ ئەو تارفانەی مرگانەی با بڵێ بە زمانێکە کە سەرۆک ترامپ خستێ دەسەر کەمپەنیەکانی چینکاکە زۆربەی ئەو گرێبەسانەی کە سەرۆک ترامپ کردێتی هەڵیەوەشێنێتەوە بەڵام تا ئێستا جوابی یەک پرسیاری ناوەتەوە مەحاولایەکی زۆرەکە کە خۆی لێ بزیێتەوە ئەویژێ بەسانەی کە سەرۆک ترامپ کردوێتی لەگەڵ وڵاتە عەرەبیەکان و بە وڵاتە عەرەبیەکان کردویانە لەگەڵ ئیسرائیلە موقیفی چۆنە بێ بەرامبەریان جوابێکی وازح نایاتەوە نە بە باشە باسیەکە نەبەخرا بەڵام هەیە کەس کە نزیکن لێەوە ئەڵێ ئەو زیاتر فەڵەستینیەکان لە پێشتردانێ وەک لە مافی ئەوەی کە ئیسرائیل هەبێ لەگەڵ ئیماراتە یا بەحرێن یا قەتەر یاخۆت سوودان یا عەرەبی سعودی عەرەبی لەبەرەوە بەڕاستی هیچ پابەند نابپیانەوە ئەو بەشێکە لە سیاسەتی دەرەوەی سەرۆک ترامپ بە سیاسەتێکی هەڵەدانێ بەرەوەی کە بە هەڵەی دانێ پابەند نابێ بە گرێبەستەکان هەمێ هەڵەوەشێنێتەوە بەڕاستی ئەمریکا خاتە موقیفێکی محریجەوە لە دنیادا. زۆر باشە بەڕێز زەردەشت تۆفیق نووری شیکەرەوەی سیاسی لە هەمان کاتیشدا ئەندامی کۆماریەکان سوپاس بۆ شیکردنەوە و